خاڵێکی ترکە دیسان هەر لەو سەردەمەیە کاریگەری هەبوو لەسەر هەموو ئەحداسەکان ئەوە بوو کە بەریتانیا پلانێکی هێدیانەی کێشا بوو بۆ ئەوەی کە ناوچە کوردیەکانی باشووری کوردستان بلکێنێ بە بەغدای عەرەبەوە. مادام لەوێ دەوڵەتێکی عەرەبی بە ڕەزامەندی ئینگلیز خۆی بە پلانی ئەوان دروست بووە، مەلیک فەیسەڵیان بۆ هێناوە، مەلیک فەیسەڵیان ئیستیقبال کردووە لە لەندەن وەکو مەلیکێکی گەورە، کۆمەڵێک ئیمزایان پێکردو هەروەکو چۆن ئێستا ئیمزا بە جەلال تاڵەبانی و نووری المالیکیەکەن، بە هەمان شێوە ئەوانیش فەخفەخە و فوتێکردنێکی ئیعلامی و تاج و گوڵبێنە لە سەردانان بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکەن کە ئەوانە فعلەن خاوەندە سەڵات و سەروەری و سیادەی دەوڵەتن، بۆیە ئیمزا ئەکەن کە وەکو باسم کرد کە ئینگلیز چۆن ئەو تیارانە ئەفرۆشێ بە عێراق و لەشکری عێراقیدا ئەمەزرێنە، هەروەکو کێستا ئەمریکایەکان چەکی پێفرۆشن و نووری المالیکیش ئیمزایەکە یان جەلال تاڵەبانی. ئەو سەردەمە ئەم چوار خاڵە ناکۆکیە سەرەکیە ململانێ و دەبەڕێک ڕاچوونێکی سەربازی، سیاسی، فکری، کۆمەڵایەتی، هێز و نفوز، عەشایری، دینی، هەموو شتێکی تێکەڵ بە یەکتر کردبوو. نەمانی متمانە لە نێوان شێخ و بەریتانیەکان، ئاڵۆزی سیاسەتی بەریتانی لە کوردستان، ناکۆچیەکانی نێوان تورکیا و بەریتانیا لەسەر ویلایەتی مووسڵ، حەزی بەریتانیا بۆ چەسپاندنی کوردستانی باشوور بە حکوومەتی عێراقیەوە. ئەمانە هەمووی بەم شێوەیە ئاڵۆز بوون، دەبەڕێک ڕاچوو بوون، وەکو سەرداوەکان تێک با هەڵدرابوون، ئاڵۆسکا بوون، هەر سەرپەتێکیان بگیرایە سێ پەتی تریشی لەگەڵا ڕەبت بوو بۆەوە پێکەوە ئەهاتنەوەکو ئاڵلقەی تێک با هەڵدراو دەبوو هەر کەسێک کە بیەوێ لەم مەیدانەیە شتێک بچنێ بزانێت چۆن داوە دەزوەکان لە یەکتر جیا ئەکاتەوە بۆ خۆی ئیسیفادەیان لێکە.